ژن ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەیە لەسەر جەم بوارەکاندا کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی. من لانە محەممەد لە بەرنامەی ئارماوە هەفتانە لەگەڵتان دەبم بۆ باسکردن لە ڕۆڵ و گرنگی و پێگەی ژن. لە شارپرێسەوە دیوی شاراوەی ڕووداوەکانتان بۆ بنکۆڵ دەکەین. من هەوراز ئەحمەدم. کۆمەڵگا و خێزانی کوردی لە بەردەم مەترسی لێکترازان و لێک هەڵوەشاندایە. کێشەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون دەکەن. من ئەسرین غەریب لە شارپرێسەوە هەفتانە 51 لە گیر و گرفتەکان و پێکەوە لەگەڵ کەسانی پسپۆڕ لە بوارەکەدا بە دوای هۆکار و چارەسەرەکاندا دەگەڕێن. لە هەولێرەوە نوێترین و گەرمترین زانیاریتان پێدەدەین. لە ئەنجامی ڕوودانی ڕووداوە گەرمەکانی ڕۆژ بە کۆکردنەوەی زانیاریەکان لەسەر پشتی زەوی و کارکردن لەسەر بنەمە باڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش ماوەی 11 ڕۆژی تەواوە بانگەشەی حیزب و هێز و لایەنە سیاسیەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕێوە دەچێت 20 ڕۆژی ماوە بۆ هەڵبژاردن لە ماوەی 20 ڕۆژی داهاتوودا شارپرێس وەک میدیایەکی متمانە پێکرا و بە کۆمەڵێک بابەتی جیاوازی میدیاییەوە ڕووماڵی تەواوی ئەو کار و چالاکیانە دەکات کە پەیوەستن بە ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق هەر لە شێوەی بەرنامە و هەواڵ و ڕێپۆرتاژ و راپۆرتی جیاواز لەسەر تەواوی ئەو کار و چالاکیانەی کە بۆ هەڵبژاردننی پێشوەختە لەلایەن هێز و لایەنە سیاسیەکانەوە بەڕێوە دەچێت. دەستپێک ئەم شەو دەچینە لای بەشێک لە پەیامنێرانمان لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان پێشەوەی بچمە لای پەیامنێرانمان سەرەتا راپۆرتێک دەبینین لەبارەی سستی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کە لەلایەن هاوکارمان هەوراز ئەحمەدەوە لە سلێمانی ئامادەکرا و با پێکەوە بینەری. لە سلێمانی بانگەشەیەکی بێململانیە و تاڕادێک شەرمنانە بەڕێوە دەچێت. هەمیشە و لە کاتی هەڵبژاردنەکاندا پارێزگای سلێمانی پڕ بووە لە ململانی حزبی و لایەنە سیاسیەکان لە پێناو بەدەستهێنانی زۆرترین دەنگ. بەڵام بۆ ئەم هەڵبژاردنە لە بری ململانیە ڕێکەوتن هەیە و کووچە و شەقامەکان کەمترین سیمای بانگەشەیان پێوە دەبینرێت. بێبەڵێنی کاندید و حزبەکان وای کردووە هەڵبژاردن بابەتێکی گەرمی شەقام نەبێت، بۆیە زۆرترین خواست بۆ بایکۆتکردن و دەنگ نەدانە. لە هەرێمی کوردستان و لە عێراق کاتێک لە 150 زایدێک خەڵناچێ بە دەنگدان واتە ئەم دەموچاوە سیاسیان پێ قبول نییە. ئەم دەموچاوە سیاسی بە زۆر خۆیان وەستاوەدە کورسەکانیانەوە خەڵکی شتە بە قەنەعەتیە دەنگ ئەدا تەنها خۆ دەوڵەمەندکردنی کۆمەڵێک کاندیدا لە پەرلەمانەکان لە پەرلەمانە لە پارێزگارە لە چیە هیچی ترنیا خزمەت بە خەڵک ناکەن. بەڵام من لەگەڵ ئەوم خەڵک بچێ ئەگەر دەنگیش نەدا وەرەقەی بستوێنێ لەوەی کە باشترە بە سپێتی جێبێنێ. ئەگەر لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا زۆرترین ململانیە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبوایە، ئەوە ئەو دوو حزبە لە ئێستادا بە لیستێک بەشداری هەڵبژاردنەکان دەکەن. هەرچی حزبە ئیسلامیەکانیشە نزیک بوونەوەیەک لە نێوانیاندا هەیە، بۆیە پێشبینی دەکرێت بانگەشەیەکی دوور لە ململانیە بەڕێوە بچێت. جاران یەکێتی و گۆڕان زۆر منافس بوون، ئێستا هاوپەیمانن و جۆرێک لە ڕێکەوتن لە نێوان گۆڕان یەکێتی و کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامیشدا هەیە. هەموو ئەمانە وا ئەکەن جۆرێک لە گۆڕانکاری هەست پێ بکرێت، بەڵام ئەوەی نەگۆڕاوە ئەوەیە کە خەڵک حەماسی نییە بۆ چوونە سەر سندوقی دەنگدان کە هیوادارین خەڵک بەشداری دەنگدان کە بۆ ئەوەی هەریش دەبێت دەنگەکەی بەکار نەهێنرێتەوە. ئەمە یەک. دوو بتوانێت لە دوای دەنگدان چاودێریەکی وردی ئەو نێنەدانە بکات کە دەنگی پێداوە و لە ڕاستیشدا جگە لە هەڵبژاردن منفەزێکی تر نییە بۆ گۆڕانکاری. هەرچی پارتی دیموکراتی کوردستانە بانگەشەی دەست پێ کردووە، بەڵام هاوپەیمانەتی لەگەڵ هیچ لایەنێک پێک نەهێناوە و ئەم جارش دەیەوێت زۆرترین کورسی بەدەست بهێنێت و هەرخۆی حزبی یەکەم بێت. ڕاستیە ئەمە بۆ هەڵبژاردننی عێراقەوە پەیوەندی بە قەزەی کوردیەوە هەیە، بۆیە بەشداری ئەگەر بەشداری نەکردن هیچ ناگۆڕێت، بۆیە بەشداریکردن باشترە بۆ هەم گەرمگوڕێ بە پرۆسەی دیموکراتی بە ئەم بۆی سەنگی کورد لە بەغدا سەنگێکی قایم بێت. پارتی هەر لە کاتی ئەوەی کە باز لە هەڵبژاردن کرا هێوا شێوازە ڕێخستنەکانی خۆی و جەماوەری خۆی کاری کردووە و
هەموو ئامادەکاریەکانی کردو بۆ ڕۆژی دەنگدان. بانگە شەشمان دەست پێ کرد و پێشمان وایە لەسەر ئاسی هەرێم پارتی هێز یەکەمە بێت. بۆ هەڵبژاردنە پێشوەختەکەی 10 ئۆکتۆبەر کەمتر لە مانگێکی ماوە و ئەو وادەی دیاری کراوە بۆ بانگەشەی کاندید و هێزە سیاسیەکان ڕۆژ بە ڕۆژ لە کۆتایی نزیک دەبێتەوە. چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی کۆتایی ماوەکەدا بانگەشەی هەڵبژاردن و بەریەکەوتنی نێوان هێزەکان ئەگەر هاوشێوەی ساڵانی ڕابردووش نەبێت لەوەی ئێستا گەرمتر ببێت. هەورا زەحمەت، شارپرێس، سلێمانی. جارێکی تر سڵاوتان دەبێت بینەرانی بڕێت وەک لە راپۆرتەکەی هاوکارمان هەوراس ئەحمەد بینیتان دیارە ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشوو تا ڕابێت لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بانگەشەی هەڵبژاردن لەلایەن هێز و لایەنە سیاسیەکانەوە جۆرێک لە سستی ئێوە دیارە ئەوەش بیر و بۆچوونی جیاوازی لەسەر دروست بووە. من دەمەوێت زانیاری زیاتر و نوێتر بۆ ئێوە بگوازمەوە لە ڕێی پەیامێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان لەبارەی دۆخی بانگەشەی هەڵبژاردنی پێشوەختەی پەرلەمانی عێراق. سەرەتا دەچمە لای پەیامێرمان هەژار ئەنوەر لە هەولێر. هەژار سڵاوت لێبێ، دۆخی بانگەشەی هەڵبژاردن لە هەولێر چۆن بەڕێوە دەچێت بە تایبەت بەراورد بە هەڵبژاردننی پێشووتر؟ هەژار گوێت لە دەنگی منە؟ دیارە هەژار ئامادە نەبووە. دەچمە لای پەیامێرمان مەریوان جەبار لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. سڵاوت لێبێ مەریوانم، کاتت باش. دۆخی بانگەشە لە سلێمانی چۆنە؟ بانگەشە هێز و لایەنە سیاسیەکان چۆن بەڕێوە دەچێت و دوایین زانیاری لەو بارەیەوە چییە؟ بەڵێ ئەستاو لە تۆ ڕاڤیار، سڵاو لە تەواوی بینەرانی شارپرێس. لەگەڵەوەی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بڕیاریدا کە دەی ئەم ساڵ وەکو وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق دیاریکرا کە پێویستە هەڵبژاردنەکە لەو وادەیەدا بەڕێوە بچێ لە چوارچێوەی ئامادەکاریەکان بەتایبەتی لە پارێزگای سلێمانی. لە چوارچێوەی ئامادەکاریەکاندا پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگای سلێمانی لە کۆبوونەوەیەکیدا لە ئۆفیسی سەرەکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە شاری سلێمانی بە ئامادەبوونی بەڕێوەبەری تەواوی سێکتەر و لایەنە پەیوەندیدارەکان لە کۆبوونەوەکەدا باز لەوە کرا کە پارێزگای سلێمانی ئامادەیە بۆ پێشوازیکردن لە هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق و لە ڕووی هونەری و لە ڕووی ئەمنیەوە ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی کە هەم بانگەشەی هەڵبژاردن لە پارێزگای سلێمانی بەڕێوە بچێەوە بۆ ڕۆژی دەیدا ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی باش بە دوور لە هەر کێشە و گرفتێک بەڕێوە بچێت. لەو کۆبوونەوەیدا لە هەمان کادا تایبەت بە مەترسیەکانی کۆڕۆنا و چۆنەتی خۆپارێزی هاوڵاتیان لە مەترسیەکانی کۆڕۆنا دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئاماژەی بەوەدا کە وەکو کەرتی تەندروستی سلێمانی تەواوی ئامادەکاریان کردو بۆ ئەوەی کە لەو ڕۆژەدا بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتیان پابند بن بە ڕێکارەکانی تەندروستیەوە و لە ناوەندەکانی دەنگدان ماسک و دەرمانی تاقیم بۆ دەنگدەراندانراوە. ئەمەش لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان و بە دووربوونیان لە مەترسیەکانی کۆڕۆنا. هەر لەو بارەوە بەڕێوەبەری کارەبای سلێمانی ئاماژەی بەوەدا کە لەو ڕۆژەدا کارەبا بۆ تەواوی ناوەندەکان و بنکەکانی دەنگدان دابین دەکەین. لەلایەکی ترەوە بەڕێوەبەری پەروەردەی یاخود بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دڵشاد عومەر ئاماژەی بەوەدا کە تەواوی بنکەکان بەسەرکراونەتەوە و ئامادەکاری تەواو کراوە تەواوی ئەو خوێندنگەیانی کە لە ئێستادا مۆژۆن دەکرێنەوە کاری تێدان کارکردن تێدا ڕاگیراوە. ئەوەش بە مەبەستی ئامادەکاری بۆ هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق کە بڕیارە لە دەی ئەم ساڵ بەڕێوە بچەوە. پارێزگای سلێمانی بە جۆرەکان ئامادەکاری کردووە بۆ پێشوازیکردن لەو ڕۆژە و تایبەت بە ئامادەکاریەکانی کۆمسیۆن ئەمڕۆ 20 سپتەمبەر
لە شاری سلێمانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتی یۆنامی ئیڤنتێکی تایبەتی ساستێ بۆ بەربژێر و کاندیدەکان و بۆ هێز و لایەنە سیاسەکانی بەشدار لە هەڵبژاردن لەو ئیڤنتەدا بە جۆرەك لە جۆرەکان هۆشداریەک درا بە لایەنە سیاسیەکان و بە تەواوی ئەو کاندید و بەربژێرە سەربەخۆیانەی کە بەشدارن دەبێت هەموو لایەک پابند بن بەوەی کە بانگەشەیەکی ئارام بە دوور لە توندوتیژی بەڕێوە بچێەوە لەو ئیڤنتەدا تەواوی ئەو بەربژێرانەی کە بەشدار بوون و هەندێک لە بەربژێرەکان کە ئامادە نەبوون ئەوانەی کە لەوێ ئامادە بوون میساقی شەرەفیان واشۆ کرد کە پابند دەبن بەوەی کە تەواوی ڕێنمایەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پابند من پێوەی و وەکو خۆی جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە بانگەشەیەکی تەندروست بە دوور لە هەر کێشە و گرفتێک بەڕێوە بچێت تایبەت بە وەرگرتنەوەی کارتی بایۆمەتری دەنگدەران لەلایەن هاوڵاتیانەوە ئامانج عەزیز بەرپرسی لقی سلێمانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان عێراق ئاماژەی بۆ داکە لە ئێستادا 180 ئەو کارتانە لەلایەن هاوڵاتیانەوە وەرگیراونەتەوە ئەمەش لە کاتێکدا کە ڕابردوودا باس لەوە دەکرا هاوڵاتیان جۆرێک لە بێمتمانەیان هەبوو لە بەرامبەر هەڵبژاردن و بەشێک لە هاوڵاتیان پێیانەوە بوو کە هەڵبژاردن هیچ گۆڕانکاریەک لە پرۆسی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستانیشدا ناهێنێتە ئاراوە لە چوارچەوەی ئامادەکاریەکاندا و تایبەت بە بانگەشەی هەڵبژاردن جارێکی تر لە ئێستادا بانگەشەی هەڵبژاردن جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشترە کۆمەڵگا و ڕای گشتی و چاودێرانی پرۆسی هەڵبژاردن دابەشبوون بۆ دوو ئاراستێکیان پێیان وایە کە لە ئێستادا بانگەشەیەکی سارد و سڕ لەلایەن هێز و لایەنە سیاسیەکانەوە بەڕێوە دەچێت و بانگەشەیەکی تاڕادەیەک بە بانگەشەیەکی شەرمنانە ناوی دێنن لەلایەن هێز و لایەنە سیاسیەکانەوە ئەمەش بەهۆی بوونی ئەو کێشە و گرفتانێک کە لە ماوەی ڕابردوودا لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەبوونی هەبووە وەک لێ و گازندەی لەلایەن هاوڵاتیانەوە دروست کردووە لە لایەکی ترەوە بۆ چوونێکی تر و ئاراستێکی تر پێی وایە کە نەخێر لە ئێستادا هێز و لایەنە سیاسیەکان و کاندیدە سەربەخۆکان جۆرێکی تر و مۆدلێکی تر لە بانگەشانە ناوەتە ئاراوە کە نەبێتە مایەی نیگەرانی و نەبێتە مایەی بەریەکەوتن لە نێوان هێز و لایەنە سیاسیەکاندا کە لە ماوەکانی ڕابردوو و لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا بەهۆی بانگەشەی هەڵبژاردنەوە زۆر جار بەریەکەوتن و توندوتیژی و ڕەفتار و بانگەشەی هێز و لایەنە سیاسیەکان بە جۆرە لە جۆرەکان نیگەرانی لەلایەن هاوڵاتیان دروست دەکات بەڵام لە ئێستادا جۆرێکی تر لە بانگەشە بەڕێوە دەچێت لە هەرێمی کوردستان و عێراقیش بەڵام بەتایبەتی لە هەرێمی کوردستان هەرێکانت دەچمە هەولێر لای هەژار ئەنوەر لە هەولێرەوە لەگەڵم دەبێت سڵاوت لێ بێجارێکی تر هەژار دۆخی بانگەشەی هەڵبژاردن لە هەولێر چۆنە هێز و لایەنە سیاسیەکان چۆن خۆیان ئامادە کردو بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی پێشوەختە هەژار گوێت لە دەنگی منە زارش سڵاوتان لێبێت دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بە جوێرە زانیاری دەست ئێمە کەوتووە تا ئێستا لە سووری پارێزگای هەولێر لە سەدا 87 لەو کەسانێک کە مافی دەنگدانیان هەیە کارتی دەنگدانیان وەرگرتووە و لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕێژەکە گەیشتوتە 90 ئەمە سەبارەت بە وەرگرتنەوەی کارتی دەنگدان سەبارەت بە بڵێن بانگەشەی هەڵبژاردن لە شاری هەولێر ئەمساڵ بە جیاواز لەگەڵ هەڵبژاردنەکانی دیکەدا پرۆسەکە بە سستی بە ساری بەڕێوە دەچێت واتە ساڵانی پێشووتر هەڵبژاردنەکانی دیکەدا لەم کاتەدا زۆرترین پۆستەرات و زۆرترین دروشمەکانی کاندیدەکان و حزب لایەنە سیاسیەکان لە شارەکە هەڵوەسراون لە شوێنە زیازیەکاندا بەڵام ئەمڕۆ و کەمێک جوڵە هەبوو لەلایەن هەندێک لایەنی سیاسی و بەیانیش هەندێک لایەنی سیاسی دیکە کەرنەڤاڵیان هەیە دەست پێ دەکەن بە جوێرەی ئەوەی ئێمە لەگەڵ هەندێک لە چاودێرانی سیاسی و لەگەڵ شارەسانی هەڵبژاردن و لەگەڵ هەندێک حزب لایەنە سیاسیەکان قسەمان کردووە باس لەوە دەکەن کە هەفتەی
پێش هەڵبژاردنەکە لە هەفتەی کۆتایی یاخود لە سەرەتای مانجی داهاتوو ڕۆستەکە لە ڕووی بانگەشەوە گەرمگوڕی بەخۆ دەبینێ سەبارەت بە هەڵبژاردن لە نێو هاوڵاتیان تا ئێستا گەرمگوڕی وەکو هەڵبژاردنەکان دیکەدا باسخواز لە نێو هاوڵاتیان گەرم نییە واتە هاوڵاتیان بە شتێکی زۆر ئاسایی وەریان گرتووە ئەمە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ هەڵبژاردنەکانی دیکەدا سەبارەت بە لایەنە سیاسیەکان ئێمە لە ڤیتێکی شارپرێسدا لەگەڵ هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن و هەندێک ئەو لایەنەی کە ئۆپۆزیسیۆن بنێستا لە دەسەڵاتن قسەمان لەگەڵیان کردوون و باسمان لەو کردووە ئێوە ئەم هەڵبژاردنە پێتان وایە ساختەکاری بکرێت چکە ئەوەک ئاشکرا لە هەڵبژاردنەکانی دیکەکە ساختەکاری کرابوو و ئۆپۆزیسیۆن گلەی و ڕخنەی زۆری هەبوو کە فێڵیان کراوە و دەستکاری دەنگەکانیان کراوە ئەوان باسدەوە دەکەن هیواخوازن یعنی هەرچەندە دەڵێن ئەم سیستەمی هەڵبژاردنە کەمتر دەتوانێت ساختەکاری تێدا بکرێت چکە با دەنجی بازنێک ناچێتە بازنەیەکی دیکەدا تەنیا لە بازنەکەی خۆی دەبێت بەڵام هیواخوازیشن کەس دەست بۆ ساختەکاری نەبات و ئەوان بانگەشەوە دەکەن هاوڵاتیان بچن دەنگدەن بە دەنگدانیان ڕێگری بکەن لە ساختەکاریکردن سەبارەت بە ڕێکخراوەکانی ژینگەی و ئەوان کە ڕۆژانە پەیام بڵاو دەکەنەوە و دیدارەکان لەگەڵ کۆمیسیۆن کۆ دەبنەوە دانێ لە کاتی بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردندا ئەو بە بانگەشە کاریگەری نەبێ لەسەر ژینگەدا لە سووری پارێزگای هەولێر زۆر سپاس هەژار ئەنوەر لە هەولێرەوە سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ تەواوی زانیاریەکانی هەژار ئەنوەر دەچمە هەڵەبجەی شەهید شادی ئەمین لە هەڵەبجەوە لەگەڵم دەبێت شادی سڵاوت لێ بێم کاتت باش دۆخی بانگەشەی هەڵبژاردن لە هەڵەبجە چۆنە وەک دەزانین بەشی زۆری هاوڵاتیانی ئەو پارێزگایە هاوشێوەی شار و شارۆچکەکانی دیکە گلەی و گازندەیەکی زۆریان لە زۆرینەی هەرە زۆریان ئەتوانم بڵێم لە تەواوی هێز و لایەنە سیاسەکان هەیە لە بانگەشەیە دۆخیان لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان چۆنە پێشوازی خەڵکی و شارە بۆ هێز و لایەنە سیاسەکان لە بانگەشەدا چۆنە بەڵێ ڕاویار سڵاوتان لەوێت و ئەم کاتتان باش بانگەشەی هەڵبژاردن لە پارێزگای هەڵەبجە هاوشێوەی شار و شارۆچەکانی دیکەی دیکەی کوردستان بەڕێوە دەچێت ئەمە لە کاتیدایە کە کاندید و لایەنە سیاسیەکان بە شێوازێکی دیموکراسیانە بەپێ ئەو ڕێنمایانەی کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان یاوێتی بە لایەنە سیاسیەکان بەو شێوازە هەڵبژاردنەکان دەستی پێ کردو بانگەشەکان دەستی پێ کردو ئەمە لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا سەرۆکاتی شارەوانی ڕێنمایی و ئاگاداری دابووە لایەنە سیاسیەکان کە پێویستە هەڵواسینی پۆستەر و هەروەها لەگەڵەوەی کە بانگەشەی هەڵبژاردن بە شێوازێک بێت کە هاوڵاتیان بێزار نەبن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە هاوڵاتیان گلەی و گازندەیەکی ئەوی زۆریان هەبوو کە لە شوێنە گشتیەکان پۆستەر و فلێکس و بە شێوازێک کە بانگەشەی هەڵبژاردن بوو ئەمە بوو بە جێگەی نیگەرانی هاوڵاتیان بۆی لە ئەم ساڵ بەجیاواز لە ساڵانی ڕابردوو بانگەشەی هەڵبژاردن تا ڕادەیەک شێوازێکی یاسایی خۆی وەرگرتووە بەڵام لەگەڵەوەی کە هاوڵاتیان عینێکیان هەیە وەکو بڵێ خەمساردێکیان پێوە دیارە خۆت بە پێشوازێکی ئەوتویان بەرامبەر بە هەڵبژاردنەکانیە من چەند هاوڵاتی یەکەم دوان کە باسییان لەوە دەکرد کە ئەوان نیگەران لەوەی کە حکوومەتی عراقی تاوکو ئێستا کە شاری هەڵەبجەی وەک قەزایەک مامەڵەی لەگەڵاکات بۆ پارێزگایەک مامەڵەی لەگەڵان نەکردووە بەوەی کە لە بانگەشەی هەڵبژاردنەکان خراوەتە سەر سنووری باسنەی سێ لە پارێزگای سلێمانی ئەم بەش نیگەرانێکی زۆری لەلایەن هاوڵاتیان دروست کردووە بۆیە هەنێک لە هاوڵاتیان پێیان وا بوو کە بانگەشە لە ئێستاە هیچ گۆڕانکارێکی بنەچەیی لە حکومی سیستمی حکومڕانی دروست ناکات بۆیە هەنێک لە هاوڵاتیان پێیان وا بوو کە بەشداری لە بانگەشەی بەشداری لە زەنگدان و بە ئەو کاندیدە لایەنە سیاسیەکان نەکردووە هەندێکیشان پێیان وایە کە هەڵبژاردن گۆڕانکاری لە سیستمی حکومڕانی بەڕێوە دەچێت واروها جیاوازەوە شڕاویار ئەمەوە باس لەوە بکەم کە لە ماوەی ڕابردوو کە سەرۆکاتی شارەوانی ڕێنمایی و ئاگاداریە بووە لایەنە سیاسیەکان کە پێویستە بەپێی ئەو ڕێنمایانە کە بانگەشەی لایەنە سیاسیەکان لە شوێنە گشتیەکان بێت بەڵام هەندێک لە لایەنە سیاسەکان کە ئێمە پەیوەندیمان پێوەکردن ئەویان پێوتین کە ئەوان پابەندی ئەو ڕێنمایەکان بەڵام لە ماوەی چەند ڕۆژێکی ڕابردوو بینیمان لە شوێنە گشتیەکان پێچەوانەی ڕێنمای یاسایەکانی کۆمیسیۆن
پۆستەریان هەڵواسی بوو سەبارەت بە خوڕافیاتەکان یاخود سەبارەت بە و پێشێرکاریانەی کە لە هەڵبژاردنەکان بەڕێوە چێت لە سنووری پارێزگای هەڵەبجە هاوڵاتیان هیواخوازن کە ئەم هەڵبژاردنە جیاواز لە هەڵبژاردنەکانی کە پێشێرکاری یاخود تەزویر بەرامبەر بە هاوڵاتیان نەکرێت و ئەوە هەروەها جیاواز لەوەش کە پەرلەمان هیوادارن کە بە شێوازێک بێت کە پەرلەمان بتوانێت حەقی هاوڵاتیان بسەنێت و لە ئەمەوێ جیاواز لەوەش باز لەوە بکەم کە لە نێو لایەنە سیاسیەکاندا کە بانگەشەی هەڵبژاردن لە نێوان چەند لایەنێکی سیاسی زۆر بە گەرموگوڕی زۆر بە قورسی بەڕێوە دەچێت بە تایبەت لەوان دوو لایەنی سیاسی کە یەکیان لیستی هاوپەیمانیە کە پێک دێت لە زوتنەوەی گۆڕان هەروەها یەکێتی نیشتیمانی بە لیستێکی هاوبەش کە کاندیدێکیان ئافرەتە و جیاواز لەویش پارتی دموکراتی کوردستان کە ئەویش کاندیدێکیان ئافرەتە ئەمەش ململانێ سیاسیەکان لە نێو پارێزگای هەڵەبجە خۆشتر کردووە و داواکارن هاوڵاتیان کە بە شێوازێکی دوور لە ساختەکاری هەڵبژاردننی ئەم ساڵ بەڕێوە بچێت. سپاس شادی ئەمین لە هەڵەبجەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ تەواوی زانیاریەکانت ڕێبین محەممەدم لەگەڵ دەبێت لە گرمیانەوە سڵاوت لێ بێ ڕێبین ئەم کاتت باش دۆخی گرمیان چۆنە هاوشێوەی کەش و هەواکەی بانگەشە گەرمە یاخود ئەوی ژۆک و شار و شارۆچەکانی دیکە سستی پێوە دیارە. شەو باش ڕاویار ئەم کاتتان باش بینەرانی شارپرس لەبارەی هەڵبژاردنەکانی پێشوەختەی پەرلەمانی عێراقەوە لە دەڤەری گەرمیان سستی پێوە دیارە و نێوەندێکی زۆر لە نێوان حیزبە سیاسیەکان و هاوڵاتیان لە شەقامەکان دروست بووە. ئەم جارە حیزبە سیاسیەکان زۆر دانابەزن بۆ ناو هاوڵاتیان زۆرتر لەگەڵ ئەندامەکانی خۆیان کۆبنەوە. ئەگەر تەماشای بازار و شوێنە گشتیەکان بکەیت ئەبینیت کەمترین بانگەشە لە شوێنە گشتیەکان بەڕێوەچێ هەنی هاوڵاتیان ژیانی ئاسایی خۆیان بە ڕێەکەن. من بۆ ئەم بابەتە بە دوواداچوونم کردووە هەم لەگەڵ هاوڵاتیان هەم لەگەڵ حیزبە سیاسیەکان گفتوگۆم کردو بۆچی ئەم سارد و سڕیە هەیە هاوڵاتیان ئەڵێن ئەمە دەمێکە حیزبی سیاسی بانگەشەکە ئەندام پەرلەمانە نێرێ بۆ پەرلەمان بەڵام بەڵێنەکانی کە لە بانگەشەکانی ڕابردوو داویانە جێبەجیان نەکردووە ئێستا ناتوانن جارێکی تر بەڵێن نەماوە بێنەوە بیدەنەوە بە هاوڵاتیان بڵێن ئەمەتان بۆکەین ئەوەتان بۆکەین بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا لێبڕینی موچە هەبوو پرۆژەکان ڕاگیراون دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە هەمووی بەرەو خراپبوون چووە ئەمانە هەمووی کاریگەریە حیزبە سیاسیەکان بیانووی تریانەیە ئەڵێن نەخێر ئەمە شێوازێکی ترە لە بانگەشە ئێمە بانگەشەیەکی مۆدێرنتری ئەەکەین لە جارانی ڕابردوو و هێمنی ئەپارێزین ناهێڵین بانگەشەکانمان کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان بێ بەڵام ئەمە هاوڵاتیان ئەم بیانوە قبول ناکەن پێیان وایە ئەو حیزبە سیاسیانە ناتوانن جارێکی تر ڕوبەڕوو بێنەوە لەگەڵ هاوڵاتیان لە بازاڕەکان و شوێنە گشتەکانە بانگەشە بکەن و لۆگۆکانیان لە سەر شەقامەکان ئاڵاکانیان لەسەر شەقامەکان وەک ڕابردوو بڵاو بکەنەوە و لە هەموو شوێنێک دەست بە بانگەشە بکەن چونکە ئێستا هاوڵاتیان هۆشیارتر بوونەتەوە لەبەر ئەوەی کە بانگەشە بە دوای بانگەشەیان هەڵبژاردن بە دوای هەڵبژاردن ئەزمموی زیاتریان وەرگرتووە لە پرۆسی دیموکراسی قاڵتر بوون و شێوازەکان ێزانن ئێستا هاوڵاتی هەرێمی کوردستان ئەگەر ڕێژێکی کەمیش بێ بۆ بە هاوڵاتیکی پرسیارکەر لە حیزبەکان بۆیە حیزبەکانیش کەمتر خۆیان لە هاوڵاتیان و تێکەڵاوی و کۆڕ و کۆبوونەوەی جەماوەری لەگەڵ هاوڵاتیان دروستەکەن ئەمە ئەو بە دوواداچوونانە بوو کە لە ماوەی ڕابردوو بۆ هۆکارەکانی سستی بانگەشە لە دەڤەری گەرمیان کە بازنەی 5 جێ هەڵبژاردننی پارێزگای سلێمانیەکە کردومانەوە ئەمە زانیارەکانە بۆ بینەرانی شارپرسمانە بوو. ڕێبین محەممەد پامێرمان لە گەرمیانەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دەچینە دهۆک مەڕوان یەحیامان لەگەڵ دەبێت سڵاوت لێ بێ مەڕوانم کاتت بە دۆخی بانگەشەی هەڵبژاردن لە دهۆک چۆنە پێشوازی هاوڵاتیان لە هێز و لایەنە سیاسی جیاوازەکان بۆ هەڵبژاردن چۆنە؟ باڵێ ڕاویار وەکی ئەواڵان ئاماژە پێکردن و لە کوردستان هەمی بانگەشە بەهێمنی بڕێوە دەچیتن لە سنوورێ پارێزگا هادووهۆکیژی بە هەمان شێوەیە بەری ئەس بەحسا بانگەشە هەڵبژاردنێ بکەم من بێت ئاماژە بە تشتێکێ بگەم
کۆبەری نزیکی بانگەشە هەڵبژاردنێ ببین حکوومەت بڕیارەوەیەکی دەرکرد و سیستەما بایۆمەتری بهێتە نیکردن بەشێک جێ وڵاتیان و کێمتر ئاماژە پێدەکردن و بچن قەستا بن کە ها بکەن و سیستەمی بایۆمەتری نیکەنەوە لێ حکوومەت دەما هاش بێ چەندێ هەبوو وان بڕیارە کادی دەرێخست هەر کەسێکی کو بچتە دام و دەستگەهێکی حکومی مامەلەکی هەبیتن یان تشتێکی هەبیتن هەکە سیستەمی بایۆمەتری نی نەکردیتەوە ئەو ئاریشە بۆ وان دەهێتە چێکردن لەوما خەڵک تێکرا ینی زۆرینە چون قەستا بنکەهاکردن و سیستەمی بایۆمەتری نیکردنەوە لەوما بەڵێ ئێدی خەڵک لە سنووری پارێزگاها دهۆک وەکی وان و ئاماژە پێدەکەن وان چ باوەڕی بە لایەنێن حیزبی و کاندیدا نەمایە و بەری نەهاتمە چەندین خوڵێندی پەرلەمانە دیت و ئەو سوز و بڕیارین خۆت جێبجێ نەکردبوون لەوما خەڵک یعنی گەلک بە خراپی بانکەشە هەڵبژاردن وێرێدا بڕێوە دچیتون چ ژلایەن حیزبی و چ ژلایەن کاندیدان و ژلایەن هاوڵاتی و لە سنووری پارێزگاها دوهۆک یعنی بانگەشە هەڵبژاردن گەلک بلاوازی بڕێوە دچیتن وەکی کوبیژی هەڵبژاردن دوێ سنوورێدا نینە و دە هەمان دەمداژی دوهی کو ژلایە دادگەهێ دوهۆک بە کو بڕیارە زیندانیکردن بۆ 7 ساڵ بەسەر ئەندامێکی کۆمیتا یەکەتیە نیشتیمانی کوردستان لە سنوورێ قەزازا خۆ دەرکرد کارڤدان ئەوە بوو کارڤدانە کامەزن di nav xelkê da ku wekir ku xelek êdî çi bawerî bi hikûmet ve her nemînît vê desalatê nemînît di heman dem da komîta çwar yê êketî niştîmanî Kurdistan li Duhok tayê Duhok û biryareka dijî vê biryara beyannameka dijî vê biryara دادگاها Duhok derê xist û amaje bi wê yekê kir ku ev red dikin ku ev tişte rast bêtin ku ev danpêdanana ev kadire ji şêr fişareka mezin bûye eger heye ku ev bibîte wê yekê ku dengdan yani dengdan biçîte wê barodoxê ku layanên desthelat ku du tometbar bikin د همان دم دا ڕێکخستنا ئێکەتیان نیشتیمانی کوردستان چ بەیاننامە فەرمی دەرنەیخستیە و دژی دادگای دوهۆک و ئەv بڕیارە دەرکرد و د هەمان دەمداژی پارتی هەتان و کە چ بەرسڤە ئێکەتی نەدایە و مەلبەندێ چار ئێکەتی نیشتیمانی کوردستان و ئەv بڕیارە دەرێخست بوو و زیندانیکردن بەسەر کادرێکی ئێکەتی لە زاخۆدا و بۆ ماوەی 7 ساڵ هاتە زیندانیکردن و بحثا هەڵبژاردن جی هەڵبژاردن بهێمنانە بڕێوە دچیتن هەڵبژاردن لاوازە ژلایەن حیزباوە و ژلایەن کاندیداوە و ژلایەن هاوڵاتی ڤەژی هاوڵاتی وەکی بخۆک و ئاماژە پێدەکەن وان ئیدی چ باوەڕی بوێ دەسەڵاتێ نەمایە و بەشێک هاوڵاتی هەتا نوکە کارتا دەنگدانێ بایۆمەترینی نەکریەوە و وان هەر دەبێژن و ئەم ناچینە دەنگدان ئیدی مە چ باوەڕی دەنگدان و نەمایە و بڕێکا دەنگدان و بشێن وان خزمەتگوزاریە بۆ خەڵکی جێبەجێ بکەن یان ژی سیستەمە یاسا بێتە گۆڕین بۆ بەرژەوەندی خەڵکێدا بن وەکی وان خۆ ئاماژە پێدەکەن دەبێژن ئەوێ دەچیتە پارلەمان هەر بەرژەوەندی خۆ شۆلەکەن ji بەرژەوەندی حیزبا شۆلەکەن لەو مای ئێدیمە چ باوەڕی بوان نەمایە بەڵێ ئەوە وان زانیارێ بوون لە پارێزگا هاتووە زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت مەڕوان یەحیا لە دهۆکەوە لەگەڵمان بوو سپاس بۆ تەواوی پەیامنێرانمان لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون لە ماوەی 20 ڕۆژی داهاتوو چاوتان لە تەواوی بابەتە میدیایەکانی شارپرێز بێت بە وردی تەواوی ئەو کار و چالاکیانەی کە پەیوەستە بە بانگەشەی هەڵبژاردن و هاوکات ڕۆژی هەڵبژاردن و دواتریش لە دوایین ڕۆژ لەو ڕۆژەی کە تەواوی ئەنجامەکان ڕاگەێنرێت شارپرێز بەردەوام دەبێت لە ڕووماڵکردن تا ئەو کاتە کە بە یەک دەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.